بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا، وجعل الجنة هي دارنا، اللهم آمين. إيمان داراني بريز خوشويست، برایان و خوشکان لە هەر شوێنێکن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای تەعالا بەرژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵین لە شەوێکی تر لە شەوە پیرۆزەکانی مانگی ڕەمەزان لە شەوانی قەدردا بە خزمەتانەگەینەوە بە ئومێدی ئەوەی بتوانین ئەوەی کە ئەیڵێن جێگەی ڕەزامەندی خوای پەروەردگار و سوود و کەڵکی هەموو لایەک بێت. لە بەرنامەکانی ڕابردوودا باسی خراپترین جۆری نەخۆشیمان کرد، ئەو نەخۆشیانەی کە بەڕواڵەت هەستی پێ ناکرێ، بەڵام بیلفعل نەخۆشیەکە نەخۆشی دڵە، خاوەنەکەی وا لێیەکا کە لە ناو تاوان و گوناهدا بژی. لە بەرنامەی ئەمڕۆژدا باسی نەخۆشیەکەکەین کە بەشێک لە کۆمەڵگا پێوەی جیرۆدەن، بەشێک لە هاوسەران، بەشێک لە منداڵان پێوەی جیرۆدەن، نازانن چۆن خۆیان قوتار بکەن لەم نەخۆشیە، چۆن خۆیان قوتار بکەن لەو کەسانەی کە تووشی ئەم نەخۆشیە بوونە و مامەڵەیان لەگەڵدا ئەکەن. خوای پەروەردگاریش لە قورئاندا ئاماژەی پێ کردووە، ئەویش نەخۆشی ڕەزیلیە. ڕەزیلی نەخۆشیێکی زۆر کوشندەیە، هەر کاتێک ئینسان تووشی ئەم نەخۆشیە بوو پێش هەموو کەس هاوسەرەکەی ڕەزالەتێتی بەدەستیەوە، منداڵەکانی هاواریانە لە دەستی، بۆ چونکە ئەم ئینسانە دەستی نوقاوە، ئەم ئینسانە زۆر چروکە، ئەم ئینسانە ئامادە نییە ئەو ماڵی کە خوا پێی داوە لەبەر خاتری کچەکەی، لەبەر خاتری کوڕەکەی، لەبەر خاتری خێزانەکەی پێی داون بۆیان سەرف بکە. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێیە: ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله هو خيرا لهم. با ئەو خەڵکەی کە ڕەزیلن وا لێک نەدەنەوە کە ئەو ڕەزیلیە، ئەو پارەی کە بۆ خێزانەکەی سەرفی ناکە، ئەو پارەی کە بۆ منداڵەکەی سەرفی ناکە، ئەو عیلم و زانست و زانیارەی کە بە خەڵکی ناڵێ لەبەر ڕەزیلی، پیشەیەک ئەزانێ لەبەر ڕەزیلی بە خەڵک ناڵێ، وا نەزانێ ئەوە خەیرا لەهم، ئەوە بۆ ئەوان چاکە، ئەو پارێکە کۆیەکەنەوە بۆی ڕەزیلی بۆیان چاکە. بەل هووە شەڕ لەهم، ئەو ڕەزیلی و چروکیە زۆر خراپە بۆیان، عاقبەتی زۆر خراپە بێ. سەیطەوەقونە ما بەخیلوا به یوم القیامە، لە ڕۆژی قیامەتدا ئەو ڕەزیلیە گەردنیانەگرێ، وەکو مار ئاڵکێ بە گەردنیانەوە، چونکە ئەو کەسانی کە ڕەزیلن لە دنیادا مافی خەڵکیان خواردووە، مافی خێزان و مناڵەکانیان خواردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە فەرموودەیەکدا لە باسی ئەو کەسانەی کە بەهۆی ڕەزیلیەوە زەکات نادەن، خوای تەعالا ماڵێکی پێداون، سەرۆت و سامانێکی پێداوە، بەهۆی ڕەزیلیەوە زەکات نادا، ئەوەندە ڕەزیلە. ئەفەرمێ: من آتاه الله مالا فلم يؤدي زكاته، يعني فلم يؤدي زكاة ماله. هەر کەسێک خوای پەروەردگار ماڵێکی پێ بدا، ئەم ماڵە بگاتە نیساب و حەدی زەکات، بەڵام ئەم ئینسانە لەبەر ڕەزیلی ئامادە نییە زەکاتەکە بدا، مثل له ماله شجاعا أقرع، لە ڕۆژی قیامەتدا خوای تەعالا ئەم ماڵ و سەروەت و سامانەی بۆ ئەکا بە مارێکی شاخدار. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: و ئەم مارە پەلاماری دەموچاوی ئینسانەدا پێڵێ ئەنە مالوک ئەنە کەنزوک، من ئەو ماڵم کە تۆ لە دنیادا بەو شێوازە تەسەڕوفت پێوا کردم، ئەوەندە ڕەزیل بووی. بۆیە زۆر خەتەرە ئینسان خوای پەروەردگار ماڵ و سەرۆت و سامانێکی باتێ لەبەر ڕەزیلی زەکاتی نەدا. کاکە ئەمە گوناحە، ئەمە تاوانە. یعنی بەڕێزان جاری وایە لە بەرنامەکانی ڕابردوودا چەند خوشکە پەیوەندیان کرد، مێردەکانیان ڕەزیلە ئامادە نین پارەیان بۆ سەرف بکەن، یعنی ئامادە نییە مەکسێکی بۆ بکات، بۆ منداڵەکانی شتێکی ئەن بۆ بکە پارەش هەیە،
پارەی لە ماڵا کۆ کردووەوە، پارەی لە ماڵ هەڵگردووە، بۆ ڕەفیقەکانی خۆی زۆر سەخیە، بەڵام بۆ خێزانەکەی زۆر ڕەزیلە. ئەم ڕەزیلێ نەخۆشیە بەڕێزان، ئەمە تاوانێکە لە تاوانە گەورەکان، گوناهێکە لە گوناهە گەورەکان. لە فەرموودەی دوور و درێژی پێغەمبەری خوا تۆ صلی الله عليه وسلم یەکێک لە کەبائیر، یەکێک لە گوناهە گەورەکان ئەشوح، ڕەزیلیە، چروکیە، ئینسان زۆر ڕەزیل بێت. بۆیە ئەو کەسەی کە ڕەزیل نییە، ئەو کەسەی کە بەخشندەیە، لە عیلم و زانستا بەخشندەیە، لە ماڵ و سەرۆت و سامانە بەخشندەیە، ئەو بەڕاستی و ئینسانە براوەیە. خوای تەعالا فەرمێ ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. ئەو کەسانەی کە ڕەزیل نین، دڵیان پارێزراوە لە نەخۆشی ڕەزیلی، ئەو کەسانە فأولئك هم المفلحون، ئەو براون، ئەوە سەرفرازن، ئەوە هەم لە دنیادا سەرفرازن لەگەڵ خەڵکیدا و هەم لە قیامەتیشە لای خوای پەروەردگار سەرفرازن. بۆیە بەڕاستی سەخێتی ئەوەندە گەورەیە، ڕەزیلی بە مقابلی ئەوە خراپە. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکدا فەرمێ خوای پەروەردگار ئیمان و ڕەزیلی لە دڵێکا کۆ ناکاتەوە. یعنی ئەو کەسەی ڕەزیلە بەخوا ئیمانەکەی تەواو نییە، ئیمانەکەی نوقسانی تایە. آخر کاکە پیاو بەرامبەر خێزانەکەی ڕەزیل بێ، پارە بۆ خێزانەکەی سەرف نەکا، ئەی بۆ چی سەرفەکە؟ ئەی بۆ کێ کەسابەتەکەی کاکە تۆ؟ بۆ کێ؟ یعنی معقولە ئافرەتی وایە تەلەفۆنەکە ئەڵێ مێردەکەم هیچم بۆ سەرف ناکە، ئایا زەکات وەرگرم؟ خوشکم زەکات مەداتێ، برام زەکات مەداتێ وەریگرم؟ ئەخ پیاوێک خێزانەکەی ئەوەندە فەقیر و داماو بێ، مێردەکەی شتی نەداتێ، مامۆستا لێ زەحمەت نەبێت، دروستە من پارە لە پیاوەکەم بدزم چونکە پیاوەکەم زۆر ڕەزیلە؟ ئەخ کاکە پیاوی بەڕێز، برای ئازیز، یعنی ئەمە گوناحە، گوناح تەگە، تاوان تەگە. بۆ مناڵەکەت بیر لە شتی خراپ کاتۆ لەبەر ڕەزیلی تۆ، لەبەر تۆ ڕەزیلی چرۆکی پارە سەرف ناکەی. هەتیشتە بۆیە پێغەمبەری خوا فەرمووی لا يجتمع شح وإيمان في قلب رجل مسلم. فەرمووی ئاگادار بن، ئیمان بوون بەخوا، ئیمان بوون بە پێغەمبەر، ئیمان بوون بە ڕۆژی دوایی، ئیمان بوون بە قەبر و قیامەت لەگەڵ ڕەزیلیدا لە دڵێکا کۆ نابێتەوە. ئەو کەسەی کە ڕەزیلە، ئەو کەسەی کە چروکە، دینارێکی لێ بسەنی وەکووە نەشتەرگەرێکی دڵت بۆ کردبێ ئەوەندە ناڕەحەتە، ئەم دڵە ئیمانی تەواوی تێدا کۆ نەبووەتەوە، ئیمانی تەواوی تێدا کۆ نەبووەتەوە، ئەگەرنا نابێ ڕەزیل بێ. پیا چۆن بەرامبەر هەر کەسێ ڕەزیل بێ نابێ بەرامبەر هاوسەرەکەی ڕەزیل بێ؟ بەڕێزان وەڵڵا کارەساتی زۆر هەیە لە وڵاتە ئێمەدا، کارەساتی زۆر هەیە. ئاخر معقولە کاکە پیاوەندە ڕەزیل بێ دراوسێکەی هاوکاری ژن و ماڵەکەی بکە، پارەیان بۆ سەرف نەکە، کارەساتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکی تردا فەرمووی ئیاکم وەشوح، ئامان ئاگاتان لە ڕەزیلی بێت، ئاگاتان لە چروکی بێ، فإنما هلك من كان قبلكم. ڕەزیلی زۆر ئومەتانی پێش ئێوەی لەناو بردووە، گەلانی لەناو بردووە، ئەم ڕەزیلیە نەخۆشیە. بۆ لەناوی بردوون ئەمەڕەهم بالبوخلی، ئەم شوحە، ئەم ڕەزیلی زۆرە وای لێکردون کە چروک بن، کە نەبەخشن، کە سەرف نەکەن، پاشان ئەمانیش ڕەزیل بوون. وأمرهم بالقطيعة، ئەم ڕەزیلێ فەرمانی پێکردون کە سیلەی ڕەحم جێبەجێ نەکەن. بۆ هەڵێ کاکە تۆ بچی بۆ ماڵی خزمێکت چایە بخۆ، ئەویش دێ بۆ ماڵی من چایەکە خۆ، ئەوە مشکیلەیە. من بچم نانێکی بخۆم، ئەویش دێ نانێکم ئەخوا، ڕەزیلە. بۆیە ئەم ڕەزیلێ فەرمانی پێکا بە بچڕانی سیلەی ڕەحم، سیلەی ڕەحمیش بچڕێ بە قسەیەکە. وهەروەها وأمرهم بالفجور ففجروا، وفەرمانی پێکا بە تاوانەمیش تاوانەکات. بۆیە بەڕاستی ئەم بەخیلی و چروکیە پیاوە بە ڕێزەکان ئاگادار بن. هەر کەسێک ئەم نەخۆشیە لە دڵیا بێ کارەساتە، بە تایبەتی باوکان، ئەو کەسەی کە خێزانیەیە منداڵیەیە ئەبێ ئاگادار بێ لەم گوناهەیە نەژی، ئەمە تاوانە. تۆ ڕەزیلی حەقی خوا نادەی، زەکاتی ماڵەکەت نادەی، ڕەزیلی مەساریفی ماڵ و منداڵت ناکەی، کاکە ڕەزیلی کرێکارێکیشی بۆ کردووی بەیانی تایە وارێ وارە پارەکەی نادەی، کاکە ڕەزیلی پارەی مۆلیدەت دەجار دێتە دەرگاکەت نایدەی، ڕەزیلی
هەر کەسێک مامەڵەی لەگەڵ تاکردو پەشیمانەکە تۆی ناسیەوە ئەمە کارە ساتە کاکە ئەم ڕەزیلیە لە نەبوونی نییە لە بوونە ئەمە کارە ساتە بەڕاستی بۆیە ڕەزیلیە ئەوەندە خراپە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی اللهم إني أعوذ بك من البخل خوایە پەناگرم بە تۆ لە ڕەزیلی پێغەمبەری خوا پەنای بەخوا کردو لە ڕەزیلی خوایە پەناگرم بە تۆ لەوەی کەسێکی ڕەزیل بم لەوەی کەسێکی چرۆک بم بۆیە بەڕاستی ڕەزیلی لە هەر شتێکدا بێ خراپە ڕەزیلی مەرجە نییە لە پارەیە بێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم البخيل الذي من ذكرت عنده فلم يصلي عليه ڕەزیل ئەو کەسەیە کە ناوی من ببرێ نەڵێ اللهم صل على محمد وعلى آل محمد يعني لە مەجلیسێکا بڵێن پێغەمبەر فەرمووی ئەم ئینسانە ئەوەندە ڕەزیلە ئەوەندە چروکە نەڵێ صلى الله عليه وآله وسلم ئێوە ڕەزیلە ڕەزیلیان دەجا لە سەلامکردنایە پێغەمبەری خوا فەرمێ ئەبخەل الناس من بخیل بالسلام ڕەزیلترین کەسەوەیە کە ڕەزیلی لە سەلامە بکە ئەڕاتۆ بۆ ماڵەوە سەلام لە خێزانەکەی ناکا پێ عەیبە ئەڕاتۆ ماڵەوە سەلام لە مناڵەکانی ناکا پێ عەیبە یانی لە سەلامکردنیشە ڕەزیلە بەخیلە بۆیە برایان و خوشکانی بەڕێزم بەڕاستی ئەم نەخۆشیە نەخۆشیێکی زۆر کوشندەیە ئینسان نابێ وابێت یعنی تۆ لە ماڵەوە پارەت هەبێ و پارەی خەوتوت هەبێ و بەڵام خێزانەکەت خەڵکا و کاری بکە کاکە تو واز لە قیامەت بێنە واز لە قیامەت بێنە هەر بۆ دنیا شەرم ناکەی هەر بۆ دنیا شەرم نادکەی کاکە تاوانە یعنی تۆ لە تاوانێکی گەورەی عاژیت یەقینت ئەدەمێ ئەو دڵی کە ڕەزیلیت یای ئیمانی تەواویتیان نییە یەقینت ئەدەمێ ئەو حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی باشە ئەی باشە تۆ کە خوا پێیداویت نابێ ئاسەواری نعمەتەکەت بەسەرەوە دیار بێت نابێ بەڕێزان یعنی ئافرەتی وایە تاوەکو قەنەعەت بە مێردەکەیەکە شتێکی زەڕور بۆ خۆی بکڕێ بۆ مناڵەکانی بکڕێ ئەبێ دوو ڕۆژ پێشەوە دوعا بکە بپاڕێتەوە لە شەو نوێژە ئەمجا مێردەکەی دڵی نەرم بێ ئێوە کارە ساتە ڕەزیلی لە هەر کەسێکەوە بێ خراپە هەندێک جار ڕەزیلی لە کوڕ و کچەوەیە بەرامبەر بە باوکیان بەرامبەر بە خێوکردنی دایکی هەندێک جار پیاوە بەرامبەر بە خێزانەکەی هەندێک جار ئافرەتە بەرامبەر بە پیاوەکەی ڕەزیلە یعنی تەنانەت ڕەزیلە لە دەربڕینی خۆشەویستیا بووی ڕەزیلە لە ئەو شتانەیە کە نابێ ڕەزیل بێت تێیدا بەرامبەر مێردەکەی بۆیە بەڕاستی ڕەزیلی کارەساتێکی گەورەی برایان و خوشکانی بەڕێزم ئینسانە بێ لە خوا بپارێتەوە خوا لەم دەردە لەم نەخۆشیە بیپارێزێ چونکە بەڕاستی هەر دڵێک تووشی ئەم نەخۆشیە بوو وەڵڵا دەور و بەڕقان لێتی بەخوا تااقەتە نییە سەفەرێکی لەگەڵا بکەیت یعنی تااقەتە نییە سەفەرێکی لەگەڵا بکەیت بۆ شارە چونکە دەست ناکا بە گیرفانە بۆیە ئامان برایان ئامان خوشکان ئەم نەخۆشیێت ئەگەر تایە تەوبە بکە پەشیمان بەرەو گونا حەوا نەزانی ئەم ڕەزیلێتر پارەت بکۆ پارەت بەخوا خوارچیکی بۆ ناردوێرەوەیە خوای تەعالا بە پێی سەرفی خۆت بۆ تەنێرە ئاگادار بە کەم سەرفکەی کەمت بۆ نێرە زۆر سەرفکەی زۆرت بۆ نێرە کێمان لەگەڵایە برایانی کۆنتڕۆڵ السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله کێمان لەگەڵا بوو محمود فيلم کاک محمود گیان لە خزمەتتان خزمة لما براي جوري شاي مني برازي والله ما مصع من أمر زيليكم الجاي يما شاي مني أما رزيليكم الجاي يما منا حتى ناقرم كرزيلين بلى كنت على سرقة كان ما نوفير بون أو تاكم الجاي تيقدا كان على كان كوم الجاي تيقدا ما مصع بلى همو كوم الجاي تيقدا هنرمەندەکان کۆمەڵگەیان تێکداوە یعنی فێری هەر لە پەروەردەکەیانەوە لە پەروەردەوە ئەم کۆمەڵگەیان ڕەزیل کردووە ئیتر سەیری کەناڵەکان بکەی بەڕاستی ناهەفتیان نییە ئەمان ڕەزیل بوون چکە پەروەردەیشی وا نەکراون بەجوانەوە تۆ ئەگەر مەسەلە تۆ چالەوە مەکە کە ئەمڕۆکە کەناڵی پەیام هەیە ئامۆژگاری هەیە بانگەواز هەیە یعنی چەند ساڵی لەمە پێش ڕێگان بەم کەناڵانە هەر نادا
بەداخەوە یعنی هەنێ ڕادیۆ هەبوو بەڵێ بانگەوازیانە کرد بۆ ئیسلام بۆ دین بەڵام ئەمە من بە قەناعەتی من ئەم ڕەزیلیە ئەم تێکدانی کۆمەڵگا هەر هەمی ئەگەڕێنمەوە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن هونەرمەندەکان بەڕاستی فەسادیشان بڵاو کردوتۆ لە وڵاتەیە یعنی ئەم کەناڵانە حەق وایە مامۆستایانی ئاینی لێ بێدەنگ نەبن ئەم کەناڵانە لە ژەهر خراپترە بۆ کۆمەڵگاکەی ئێمە جوانە زۆر تەواوە کاک مەحموودیان خوای گەورە پاداشتت باتەوە خوای گەورە پاداشتی کاک مەحموود باتەوە قسەکانی تەواو کاک قارەمان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. اخوات ذاتان باتەوە بۆم بەرنامەیە دەستان خۆش بێت خوای گەورە بتپارێزێ یا رب. مامۆستا گیان پرسیارێک مەیە بەس پرسیارەکە دوو بەشە لە خزمەتتە بەڵام ئەگەر کەمێک پشت درێژ بی لەگەڵ با زەحمەت نەبێت بەس من پشت و درێژە من کێشەم نییە حتا هەر بێڵی فریای قومێکی ئاو چایە بکەم قەینا بەخۆلوای مامۆستا گیان باوای دادنێ خێزانێک کەسی سەرپەرشتی ئەم خێزانە با بڵین پیاوەکەیە کوڕ و کچی هەیە کوڕ و کچەکان گەیشتنەتە سنی ڕۆشت بەڵام یەقینیان هەیە بەڵام تەبەن نەفەقەیان لەسەر باوکیانە یەقینیان هەیە ئەم پارەی کە باوکیان پەیای ئەکات حرامە گریمان قومارخانەیەکی هەیە یاخود مەشروبخانەیەکی یاخود تەرژینی قایم بێت تیاترۆخانەیەکی هەیە ئایا ئەم مناڵانە چۆن ڕازی بن بەوەی باوکیان ئەو نەفەقە حرامەیان بکات ئەمە یەک دوو ئێستا هەمان خێزان کە سەرپەرشتەکە کە پیاوەکە گریمان وەفاتی کرد ئەولادەکانی وتر چی کرد بێت یا کۆ بێت تەبەن داهاتیان سەر و سامانی باوکیان بە میرات بەیادەمێنێتەوە ئەمان یەقینیان هەیە ئەم میراتە ئەم پارەیە حرامە چۆن تەسەڕوفی تیا بکەن ئەم پارە چۆن تەسەڕوفی تیا بکەن بەڵێ یەقینیان هەیە کە وتم ئەساڵەتێکی لەوانەیە هی قومار دێت هی شوێنێکی فاحشە دێت تەرژینی قایم دێت یەقینیان هەیە کە ئەو پارەیە حرامە چۆن تەسەڕوفی تیا بکەن بەسەر چاو کاک قارەمانگیان ئینشاءالله زۆر سوپاس بۆ خوا بتپارێزێ کاک قارەمان خوای گەورە لێت ڕازی بێ سوپاسی پەیوەندیەکە دەکەین مەمنونی جەنابتی سوپاس دەکەین سوپاس دەکەین کاک سەید نووری السلام عليكم مامۆستا گیان وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا گیان خوای گەورە پاداشتی خێر هەموو لە ئەداتەوە بە تایبەتی ئێوەی بەڕێز کە ئەم متەجوەرانە بڵاوەکەن بۆ خەڵکە ئەبنە ڕێنشاندەری کۆمەڵێک خەڵکی درابەلایش ئامین یا رب العالمین خوا لێمان مامۆستا گیان دایکێکم هەیە لەسەر جێگا کەوتە بوو ماوەی 3 مانگا ئەم دایکەی منە لەسەر جێگا کەوتەوە 3 مانگا هەردوو خاچی لە دەست داوە جا داوا لە تۆ لە بسڵمانانەکەم ئەو کەسانەی کە گوێیان لێمانە لەبەر خاتر خوای گەورە و بۆ مانگ ڕەمەزانە و بەرە جەژنانە دوعاکانتان بەشم خوای گەورە ئینشاءالله قبولی کات دایکم بکەوتە سەر قاچ و ئێستەش ڕۆژ و نۆژەکەی لە یاد نەکردەوە ئێستەش هەر ڕۆژ و ئەگرێ و لەسەر جێگاش کەوتۆ نوێژەکاشی لەسەر لە ئاکات دایکت گوێ لێمانە کاک سەید نووری والله باوەڕ ناکەم چکە من کەمێک لەوە دوورترم یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی بۆ خاتری ئەم شەوە پیرۆزەی قەدر یا ڕەبی خوای تەعالا شیفای عاجل بۆ دایکت بنێرێ ئەوەی خێری دنیا و قیامەتی تایە خوای گەوراوی توشکە یا رب العالمین مامۆستا گیان یەک دوعاترشم هەیە ئەگەر لێمی قبول بکەن گیان من داواکارم لە ئێوەی بەڕێز و خۆشەویستی لێ تەلەڤیزۆنەکەتانەوە داوا ئەکەم هەندێک تەلەڤیزۆنمان هەیە کەناڵمان هەیە بەڕاستی بوونەتە یعنی کۆمەڵی گێرەکێشە بۆ هەندێ ماڵی فەقیر و هەژار شیرازەی کۆمەڵی عائیلەیان تێدا لەسەر یەکە جا خوا و پێغەمبەری بکردا ئینشاءالله تەلەواتەکەم تەلەڤیزۆنەکان مایزدەمە ئەوانەی شەبادە سەرڕێی چاکە وەکو بەڕێستان ڕێنیشاندرێکی باش بوونایە بۆ مسڵمانان ئەوەش باشتر بۆ ئەگەر دوعای خێری بۆ وان بکەن بەڵکو بێنە سەر ڕێگای ڕاستی ئەو تەلەڤیزۆنانە چەند کەناڵێکمان لێ با نەڵێن بەسەر چاو بەسەر چاو بەسەر چاو یا ڕەبی خوای گەورە خوالێت ڕازی ئادەشتان بادە و
خوا دوعاکان دائمتان لێ مامۆستا دوعای بکەن بەپێ ئەو خوا بەسەر چاو ئەو بەڕێزانەی کە گویان لێمانە من دڵنیام ئەو خوشکە بەڕێزانەی کە ئایسە دانیشتونە بە دیار ئەم شاشە جوانەوە ئەو برا بەڕێزانەی کە دانیشتونە من دڵنیام ئومێدم پیانە سیقەم پیانە بخوا دوعا بۆ منیشەکەن و دوعا بۆ دایکیش دەکەن یەقین تەبێت کە من بەخوا بۆ خۆم دانیشم بە دیاری تەلەڤیزۆنەوە هەر کەسێک پەیوەندیەکە بە مامۆستایەکی بەڕێز ئەڵێ مامۆستا دوعام بۆ بکە یەکسەر لە جێی خۆمان دوعاکەم دڵنیام و برایانە شەروان خوای گەورە لە بستانی قبولکە لە هەمومانی قبولکە ئینشاء الله تعالی خوای گەورە بتپارێزێ ڕای عەزیزی کاک سینووری خوا لێت ڕازی بێ ئاخۆ برانی کۆنتڕۆڵ کەسمان لەگەڵایە باوکی کاک سەرکۆ فەرموو باوکی کاک سەرکۆ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بەڵام لە مۆبایلەکە و گوێمان لێ بگرە سپاس دەکەی نەک لە تەلەڤیزۆنەکەوە. والله باش. مامۆستا جان من یەکەم شت لەبەر خاتری خوای گەورە جەنابمان خۆشەوێت. یا ڕەبی خوا بتپارێزی، یا ڕەبی خوا خۆشی بێت. دوام شتش باسی ڕەزیلیەکەی تۆ منیش باوکم بە هەمان شێوەیە یعنی لە ماڵەوە ڕەزیلە. لا حول ولا. دوام شتیش داوادا جەناب تو بسومانانەکەین دوعای خێرمان بۆ بکەن نەخۆشمانەیە خوای گەورە شیفای بدا ئینشاءالله. بەسەر چاو بەسەر چاو. نەخۆشتان هەیە؟ بەڵێ ئارە وەڵڵا. یا ڕەبی خوای تەعالا شیفای بدات بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی ئینشاءالله. کاک حاجی عەدالەت. السلام عليكم ورحمة الله وبركاته مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. کاک حاجی عەدالەت. چۆنی مامۆستا شیرین باشی؟ یا ڕەبی خوای تەعالا شیرینترت کات. والله مامۆستا خەڵکە لێت عاجزە بەوە چەند شەوە هەر ئەمێ بەرنامەکە چەند تەلەفۆنەکەم و بەلایانی کۆنتڕۆڵە وەری ناگرن وتم هەر جارێ با چاوەکانی مامۆستا لە دوور و هەر برێم چاوەکانت ماچەکەم. سەلام برای گەورەی ئێمە کاک حاجی عەدالەت وەڵڵای جا گلەی لە من مەکە بەخوا ئەو برایانە من نازانم ئەگەر ناکۆرە بزانین جەناب برا گەورەمانی کاک حاجی عەدالەت. بەڵام دیارە پەیوەندی زۆر لە خەتە بۆیە وەرناگیرێ. دەی خوای گەورە پایدارتان کە خوای گەورە مامۆستا. کاک حاجی گیان دووبارەیەکەم و عەفوم کە با زۆر ئەو برایانەش حەزەکەن پەیوەندی بکەن با کات نەگرم. لە خزمەتتام کاک حاجی عەدالەت گیان. برانی کۆنتڕۆڵ کە حاجی عەدالەت بۆ سەوتی بڕا. کاک حاجی عەدالەت سەوتی نەمەجاوە خۆی بڕێک لێی پێ بوو ماشەڵڵا. وەڵڵا جا کاک حاجی عەدالەت خەتای من نەبوو نازانم بۆ سەوتت نەما. کاک حاجی عەدالەت جەنابتی کاک عەبدوڵڵا. بەڵێ لە خزمەتتام کاک عەبدوڵڵا. من لە خزمەتی جوزام خوا ڕاوەسەدت بکە یا ڕەبی. خوا لێت ڕازی. کاک عەبدوڵڵا گیان لە خزمەتتام. بەڵێ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان زەحمەت دەبێ یەک دوو پرسیارم هەیە. لە خزمەتتام. من لە خزمەتی جوزام خوا ڕاوەساوت بکە یا ڕەبی. مامۆستا ئەمن تقریبا هەشتە سەر ڕەشەوەڵاخم کڕیون لە بۆ قازانجی. بەڵێ مەسەفێکی زۆریشم لێ کردوونە بەڵام پرسیارەکە ئەوەیە تاخوا ئایا زەکاتیان لێ دەکەوی یان لێ ناکەوی؟ ئەگەر لێشیان بکەوی تاخوا تا دان فرۆشمەوە ئەگەر زەکاتەکەی نەدەم گوناحبار دەبم یان نا؟ ئەوە یەک. ئینشاءڵڵا وەڵامتە دەمە ئەمە یەک. ئەمامە مامۆستا گیان ئەزانم لە خزمەتم. ئەگەر بشمرم
ئەگە بشمرم برێمە تا دافرۆشم زکاتەکەی لێ نەکەوی زکاتیان لێ نەدەم ئەو زکاتەم لە سەرماڵە گوناحبار دەبم یان نابم یعنی فەرمووت ئەگەر چی ئەگەر وێڕانەگەم یان فرۆشم حمر مەجال نەدە تا دافرۆشم زکاتیان لێ دەرنەکەم دوای لیان دەکەم ئەگەر زکاتیان تێدا بێ زکات تێدا بێ لەو پارەی چونکی من دەخازان زەرری خۆم ناگەم هێشتا ئەو زکاتەم لە سەرماڵە یان لە سەرماڵنی ئەگەر بمرم حمر ئینشاءالله وەڵامتە دەم و تەمەنیشت درێژە بێ ئینشاءالله کە عەبدوڵڵا سپاس دەکەم بەڕێزی یا ڕەبی خوا تەمەنت درێژ کە مامەستا زەحمەت نەبێ خزمەتە مامەستا گیان کە عەبدوڵڵا مامەستا زەحمەت نەبێ پرسیارێکی دیشم هەیە لە خزمەتتام لە خزمەت خوای گەورە دابین ئەگەر دەستێ سەجدە مامەستا دوعا بە کوردی بکەی دوعان بە کوردی بکەی لە سەجدەدا لە نوێژی دادا نوێژی تەراویح بێ سنەت بێ ئەو نوێژانە بە کوردی دوعان بکەی بپارڕێەوە قبوڵیان قبوڵ نیە لەبەرەوە من بە عەرەبی نازانم دوعان بکەم ئینشاءالله وەڵامتە دەمەوە بەسەر چاو ئای قوربانی چاوتم خواڕەوە ساوت کا یا ڕەبی خوا هەربوویەڵی بەسەر هەردوو چاوم خوا لێت ڕازی خوا بتپارێزێ خوا بتپارێزێ یا ڕەبی کاک عەبدوڵڵا چێمان لەگەڵایە برایان برانی کۆنتڕۆڵ ئەلو گیان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك ميران جان بڵێ لە خزمەتتام کاک میران گیان جان قوربان وڵات سێرەکەم بوو خوای گەورە بتپارێزێ ئەمە قوربان وەڵاوتم پرسیارم کردوێژن کاتێوە تەزبیح سڵاواتە دەیەکە تەزبیحەکە چەندت و ئەمانە سڵاواتەکە بۆ کابرێ ئەچێوە تەمتەلی نام ڕاستیان نە چۆن کاک میران گیان دووبارەی کەرۆ خێرت دەگا تەزبیح سڵاوات پێ نادرێ تەزبیح سڵاواتی پێدەی بەڵێ ئێستا مەسەلەن من لێگە سندمەی خۆم نییە پارەم داوە پێ ئەوە کاتە سڵاواتە دەم خێرەکەی بۆ کابرەی ئەوە لێن سندە خێری بۆ شەچیان بەس بۆ خۆمە ئەوەی کە تەزبیحەکەی کڕیوە من کڕیمە لە کابراێکم سندە خێری بۆ کابرااتیان بەس بۆ منەسی ئینشاءالله وەڵام پدەمە بەسەر چاو ئەومە قوربان دەستەکان خوا لێت ڕازی بێ خوا بتپارێزێ خوا مەحفوظ بێ کۆتا پەیوەندی کێ بوو خوشکە ماریا السلام عليكم مامۆستا عليكي السلام ورحمة الله وبركاته زۆر سپاس وەڵام مامۆستا گیان دوعای خێرمان بۆ بکەن ئینشاءالله دەمێکە چاوەڕێی مناڵین الله يا ربي خوای تعالى مناڵی ساڵحتان پێ ببەخشێ خوشکە بەڕێزەکەم والله هەموو جارێ لە بەرنامەکانە دوعاکەین وەش ئامینکەن ئینشاءالله ئینشاءالله مامۆستا گیان خوای گەورە پاداشتی بەخێری باشە خوای گەورە بتپارێزێ یا ربی یا خوا مەحفوظ بی دیارە خوشکە ماریا کۆتا پەیوەندی بوو بەڵام بەداخەوە پەیوەندی کاک حاجی عەدالەت کە برایەکی خۆشەویستمانە کاک حاجی عەدالەت لە شاری دووزەوەیە لەبەر دەنگ نەبووە هەر بە تەلەفۆنەکەی خۆم ێستا تەلەفۆنم بۆ کاک حاجی عەدالەتە کرد برایەکی خۆشەویستمانە نازانم پرسیاری هەبوو هەر دەستخۆشی هەبوو خوای گەورە بیپارێزێ یا ڕەبی دێمە سەر پەیوەندی و بەڕێزانەی کە تەلەفۆنیان کرد بۆی فرێ شتێک بکەوین ئینشەڵڵا کاک مەحموود باسیەوەی کە ڕەزیلی کۆمەلگا بەڕاستی خەتای سەرکردەکان و خەتای ڕاگەیاندنە بالفعلەوە هۆکارنەوە بەشێکە لە هۆکاری بوونی ڕەزیلی یعنی کە نادادی دروست بوو کە فەقیری دروست بوو ڕەزیلی زیاد دەکات گومانی تیانەوە ئەم هەموو فلیم و شتەی کە پەخشەکرێ لە کەناڵەکانەوە بەداخەوە ئەنواعی ڕەزیلی ئەنواعی کارەساتی تایە بالفعل ئەوەیە بەڵام من ئەڵێم کاک مەحموودیان یعنی ناکرێ کە سەرکردە خراپ بوو ئێمەش خراپ بین ئەم ڕەزیلەیە من حەقم لە سەرکردە نییە لەگەڵ خەڵکدا من لەگەڵ خێزانەکەی خۆمە لەگەڵ منداڵەکەی خۆمدا یعنی هەرچیەک بێ ئەوان خراپن ئەوان کۆتاییان پێ بێن ئەوە تۆزی ئاو بێنە دەست بشۆ بە سابوون حەوت جار دەست بشۆ لیان کاکە ئەوان کۆتاییان پێهاتووە بەس خۆمان لەناو خۆمانە خۆ نابێ وابین بەڕاستی بەڕێزن کاک قارەمان چەند پرسیارێکی کرد پرسیاری یەکەمی ئەوەی کە پیاوێک کوڕ و کچی هەیە و منداڵی هەیە و منداڵەکانی یەقینیان هەیە
باوکیان ئەو پارەی کە پەیای ئەکا حرامە. طبعا ئەم منداڵە کاتێک کە یەقینێ دیارە سنی بلوغە یعنی بالغ بووە بۆیە لەو کاتێ واجبە بۆ خۆی کەسابەت بکا و پارە پەیا بکا و خۆی بژێنێ یان هیچ نەبێ ئامۆژگاریان باوکەی بکە. ئەگەر پارەی حرام بە تایبەتیە و کەسەی کە هەر پارە بە مەشروب فرۆشتن پەیاکە پارە بە قومار پەیاکە کاکە ئەو پارە بەکەڵکی مزگەوتیش نایانی هەر بەکەڵکی مزگەوت مزگەوتیشی پێ بکەین مەگەر دوور لە ڕۆژەنابتان ئاودەستی مزگەوتی پێ تامیرکەی مەسینە بۆ مزگەوتی پێ بکڕێمانی پێ بکرێن بەکەڵکی مزگەوتیش نایە ئەوەی کە ئاوە پارەکەی حرام بوو. بۆیە ئەولاترە کە منداڵەکان مادام بالغ و ئەوەن ئەو پارە نەخۆن بۆ خۆیان کەسابەت تێ بکەن بەڕاستی ئەوە باشترین حەلە. و ئەگەر ئەم پیاوە مرد ئایا ئەو ماڵە میراتیان طبعا برا بەڕێزەکەم کەوتۆتە سەر خودی ئەو ئینسانە. ئەگەر ئەو ئینسانی کە ئەم کەسابەتێک کە کرد بۆ نمونە عارق خواردن و عارق فرۆشتنی بە حەڵاڵ زانی کە خوا بە حرامی داناوە ئەو ئینسانە لە دینە چێتە دەرەوە. بەڵام کەسێک کە ئەزانێ عارق فرۆشتن حرامە بەڵام هەر ئەیکا ئەمە گوناحبارە کافر نابێت مادام تاوانەکە بە حەڵاڵ نازانێ. ئەگەر ئەم ئینسانە تاوانەکەی بە حەڵاڵ زانی ئەوە ئەم ئینسانە دینی نییە و بێدینە و کۆتایی پیاتۆ و میراتی لێ نابرێت. بەڵام ئەگەر ئەم ئینسانێکی مسلمان و بەس ئیشی عارەقی کرد قماری ئەکرد لە دنیادا کاتێک کە وەفاتەکە بڵێ ئەوەی کە جێمێنێ میراتەوە بۆ خۆتان نەیخۆن و ئەو شەقە خوا لە قەبرا لەسەری ئەوە میراتە یعنی تر وەری ئەگرن چی لێکەن چی لێ ناکەن کەیفی خۆتانە. بەڵام بەڕاستی ئەو جۆرە پارانە ئینسان نەیدا بە خواردن بە هیچ جۆرە نەیخوا چونکە ئەو جسمەی کە نەبەتە بالحەرام فالنار ئەولا به. کاک سەید نووری دایکی سێ مانگە کەوتۆ نەخۆشە یا ڕەبی خوای تەعالا شیفای بدا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی. واروەها باسی ئەوەشی کرد کە هەندێک کەناڵ هەیە بەردەوام شتی خراپ بڵاوەکەنەوە دوعای خێران بۆ بکرێ خوای تەعالا هیدایەتیان باگەر هیدایەت نادرێن خوای تەعالا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی جیازەکان لەسەری سەرۆ بسووتێنێ بۆی کۆمەلگاوێتتر بەرەو عاقارێکی خراپ نەبن کە بەداخەوە شەو ڕۆژ چۆن ئێستا لەم کەناڵە جوانانەوە بەردەوام خەریکی داعوە و بانگەوازی دینە خەڵکێکیش بەردەوام خەریکی دوورخستنەوەی خەڵکە لە دین و لە خوای پەروەردگار. باوکی سەرکۆ ئەڵێ باوکم لە ماڵەوە ڕەزیلە ئەو برا بە ڕێزا زانین ڕەزیلیش نەکبەتیەکە دوعای خێری بۆ بکەن یا ڕەبی خوای تەعالا ڕەحم لە باوکت و ڕەحم لە نەخۆشەکەشتان بکە خوای تەعالا شیفای نەخۆشەکەتان بدەن بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی. کاک حاجی عەدالەت دیارە ئەوەی کە من گوێم لێ بوو و تۆزە هەر دەستخۆشی بوو من داوای لێبوردنی لێکەمەوە و برایەنەش طبعا ئەڵێن شەی وایە 100 پەیوەندی دیە لەم 100 پەیوەندی ئەمان 8 پەیوەندی 9 پەیوەندی ئەتوانن وەرگرن بۆیە ناتوانرێم و پەیوەندیەکان وەربگیرێ ئێمە داوای لێبوردنەکەین و ئەو برانەشە داوای لێبوردنەکەن چونکە بەدەستی خۆمان یە کاتەکەمان یعنی کاتەکەمان کەمە بەڕاستی یا تۆزێکی ترم پێ بچێ پارچەیەکەم بێتە قوربانی ئێوە بۆیە بێ ئاگامان لە کاتەکەش بێ. خوای گەورە پاداش باتۆکای حاجی عەدالەت یا ڕەبی خوا خۆت و ماڵ و منداڵت بپارێزێ. کاک عەبدوڵڵا وڵاخی هێشتر وڵاخی زەکاتەکەی طبعا هێشتر وڵاخ زەکاتی تیانێ برا بەڕێزەکەم ئەم هێشتر وڵاخی کە تۆ کڕیوتەوە بە خێوی ئەەکەی دوای ئەیفرۆشی زەکاتی تیانە هەتا نەگاتەسی سەر زەکاتی تیانە بۆیە یەقینتە بێەوە زەکاتی تێدانێ بە خێویان کە ئەگەر ساڵێک لای تۆمانەوە ئەو کاتە زەکاتیانە دەی مادام وڵاخەکانە زەکاتیدانە پرسیاری دووەمیشت کۆتایی پێدێت کاک عەبدوڵڵا گیان. و پرسیاری سێمی ئەوە بوو ئەگەر لە سروژدەیە بە کوردی دوعا بکەیت دروستە طبعا لە نوێژدا بەعام لە نوێژی مردووە دروستە بە کوردی دوعا بکەیت بەڵام بەڕاستی لە سروژدەیە بە کوردی دوعا مەکە لە نوێژەکانی ترە لە نوێژە فەرزەکانە بە کوردی دوعا مەکە باشە خۆ هیچ نەتوانی ئەتوانی بڵێ اللهم اغفر لي یعنی ئەمە کوردی ناوێ اللهم اغفر لي تەوە ئەوەندە بڵێ عیبی نییە. کاک میران خوای گەورە بیپارێزێ پرسیارەکە یەکێک تەسبیحێکت بۆ بکرێتەوە بۆ تەسبیح سەڵاوات بدەی ئایا خێری ئەگا طبعا تەسبیح بابەتێکی خلافیە بەڵام وەسیلەیەکە بەڕاستی بۆ عیبادەت شتێکی باشە زانی وەکو چی وایە تۆ ڕێ بۆ مزگەوتەکە تۆزە دوورە لێدانەوە کەسێک بە سیارە هەڵتەگرێت تا مزگەوت ئایا ئەو سیارە خێریەکە ئارەوڵا خێریەکە دێ خاوەن تەسبیحەش یەقینتە بێ خێریەکە ئینشاءالله چونکە تەسبیح وەسیلەیەکە بۆ ئەوەی عیبادەتەکان بە چاکی ئەنجام بدەیت. خوشکە ماریا
لێ پاڕین لە خی پەروەردگار یا ڕەبی خوای تەعالا منداڵ بەم خوشکە بە ڕێزا و بۆ خوشکە بە ڕێزانەی بۆ برا بە ڕێزانەی تر ببەخشێکە ئێستا دانیشتون بە دیار بەرنامەکەمانە و داوای دوعای منداڵمان لێکن یا ڕەبی خوای تەعالا منداڵی ساڵحان پێ بەخشێ لە کۆتاییدا لە خوای پەروەردگارە پاڕێمەوە یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت بۆ خاتری ئەسما و صیفاتی خۆت ئەو برا بە ڕێزانە ئەو خوشکە ئازیزانەی بە دیار بەرنامەکەمانە و دانیشتونی گوێیان لە فەرمایشتەکانی تۆ پێغەمبەر گردووە یا ڕەبی خوای تەعالا دڵیان خۆشکی لە ناڕەحەتی دووریان کەی قەرزارەکانیان بۆ ئاداکەی یا ڕەبی خوای تەعالا لەگەڵ پێغەمبەرە حەشریان کەی خوای تەعالا قورئان و ڕەمەزان بکەیتە شەفاعەتکارن لە ڕۆژی قیامەتدا یا ڕەبی خوای تەعالا لە گوناهی دایک و باوکمان خۆش بی لە گوناهی مردوەکانمان خۆش بی عاقیبەتمان بەخێر بگێڕی یا ڕەبی خوای ئەم دوعایانەی ئێمە کە لێتە پاڕینە خوای تەعالا ئامینی خوشکێکی بەڕێز ئامینی برایەکی بەڕێزان بۆ قبولکەی خوای پەروەردگار شیفای دڵەکانی هەموو لایەکمان بدەیت تا شەوێکی تر لە شەوەکانی ڕەمەزان هەموو لایەکتان بە خوای پەروەردگار ئەسپێرم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.